فریوکاری ڕژیم لە شەپۆلی چوارەمی کۆڕۆنادا. ڕۆژی پێنجشەممە سیمانگی ڕێبەندان عەلیڕەزا ڕەیسی جێگری وەزیری تەندروستی ڕژیم ڕایگەیاند کە لەم دوایانەدا ئاماری تووشبوون بە کۆڕۆنا لە ئێراندا بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە. هەروەها چەندین حاڵەتی تووشبوون بە ڤیرۆسی نوێی کۆڕۆنا کە توانای گیرۆدەیی زیاترە لە ئوستانەکانی تاران، ئەلبۆرز، خەزڤین و خوزستان و باقی ئوستانەکانی دیکە بیندراوە و بەردەوام پەرەدەستێنێ. سیما لاری وتەبێژی وەزارەتی تەندروستی ڕژیمیش هەمان ڕۆژ باسی لە چوونەسەرەوەی ژمارەی ئەو شارانە کرد کە لە حاڵەتی سوور کەوتون و وتی لە ماوەی شەو و ڕۆژی ڕابردوودا 8,066 کەس تووشی نەخۆشی کۆڕۆنا بوون و 80 کەسیش بەم نەخۆشیە گیانیان لەدەستاوە. لە هەمان حاڵدا ئەندامێکی هەیئەتی زانستی زانکۆی تاران ئاماژەی بە پەرەسەندنی خێرای نەخۆشی کۆڕۆنا و چوونەسەرەوەی 52% ڕێژەی مەرگی هاوڵاتیانی کرد و هۆکارەکەی بڵاوبوونەوەی ڤیرۆسی نوێی کۆڕۆنا ڕاگەیاند. بەڵام کاربەدەستانی ڕژیم هەتا ئێستا لە ڕێگەی درۆ ناتەباوێژی وەدانی ئاماری ناڕاست هەوڵیان داوە تا بێتوانایی و داماوی خۆیان لە ئاست بەرەنگاربوونەوە لەگەڵ ئەم ڤیرۆسە کوشەندەیە بژارنەوە. کەوابوو ئامارەکانی ڕژیم بە لەبەرچاوگرتنی ئەمنیەتی کردنەوەیان زۆر جار 3 تا 4 بەرابەر لە ئاماری ڕاستەقینە کەمترە. حەسەن ڕوحانی ڕۆژی سێشەممەی ڕابردوو لە دانیشتنی بەناو ستادی بەرەنگاربوونەوە لەگەڵ کۆڕۆنادا وتی تا هەفتەی ڕابردوو هیچ کام لە شارەکانی ئێران لە بارودۆخی سووردا نەبوون. باقی بەرپرسانی وەزارەتی تەندروستی ڕژیمیش تا هەفتەیەک لە مۆبەر باسییان لە هاتنە خوارەوەی ڕێژەی تووشبوون و مەرگی نەخۆشی کۆڕۆنا دەکرد. ئەوان بە خۆدۆزینەوەیان لە بەرپرسیارەتی خەڵک بە هۆکاری پەرەسەندن و بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیە پێناسە دەکەن کە گۆیە پرۆتۆکلە تەندروستیەکانی ئەوانیان لە بازار و مێترۆکاندا بەڕێوە نەبردووە. بەڵام کارناسانی زانستی و کۆمەڵایەتی داسەپاندنی ڕێوڕسم و کۆبوونەوەی خۆرافی دەی فەجر و 22 ڕێبەندان و هیتر بە هۆکاری سەرەکی بڵاوبوونەوەی جۆری نوێی ڤیرۆسی کۆڕۆنا دەزانن. کۆماری ئیسلامی هەتا ئێستا بە کەمتەرخەمی و بایەخ نەدان بە دابینکردنی واکسێن بۆ ڕێگریکردن لە تووشبوونی خەڵک بەم نەخۆشیە و قەدەغەی هاواردەکردنی واکسێن لە هێندێک لە وڵاتەکان لەلایەن خامنەئی و بەڕێوەبردنی ڕێوڕسمەکە ئاینیەکان بە گیانی خەڵکی ئێران کایەیان کردووە و خۆیان هۆکاری سەرەکی بڵاوبوونەوەی نەخۆشی کۆڕۆنا بوون. کاربەدەستانی ڕژیم کە خۆیان کێشەیەکیان لە بوار دابینکردنی بژێوەوە نییە و خەڵکی بێکار و برسی بە خاتری ڕۆشتنیان بۆ ناو بازاڕ و دابینکردنی نانی ڕۆژانەیان بە تاوانبار دەزانن هێشتا ڕوونیان نەکردوێتەوە کە ئایا واکسنێکیان بۆ خەڵکی ئاسایی کڕیوە یان نا. ئەوەی کە هەتا ئێستا بەرپرسانی دەوڵەت لەم بوارەدا بە خەڵکیان وتووە تەنیا ناڕاستی و درۆ بووە و هیچی تر. ڕۆژی پێنجشەممە سی ڕێبەندان جێگری وەزارەتی تەندروستی ڕژیم ڕایگەیاند کە لە ئێستادا 100,000 دۆز واکسنی ئسپوتنیک بەدەستمان گەیشتووە و لە هەفتەی داهاتوودا 250,000 دۆز واکسنی سێنۆفار بەدەستمان دەگات و واکسنی ئاسترازینیکاش لە مانگی ڕەشەمەدا دەگاتێ. ئەم بەرپرسەی کۆماری ئیسلامی لەبیری چۆتەوە کە پێشتر وتبووی کە تا 25 ڕێبەندان 600,000 دۆز واکسنی ئسپوتنیک بەدەستمان دەگات و نەگەیشتۆتێ. کەوابوو بەڵێنی ئەوەی کە تا کۆتایی ساڵ 4,500,000 دۆز واکسن بەدەستمان دەگات و دەتوانین 1,300,000 کەس واکسینە بکەین نابێ بە جددی وەربگیرێت. ئەم جۆرە وادە و بەڵێنانە تەنانەت ئەگەر جێبەجێش بکرێن تەنیا بەشی بەرپرسانی ڕژیم و حەوزەکانی علمیەیە و بەیتی ڕێبەری و سپای پاسداران و مۆرە ئەمنیەکانی ڕژیم دەکات کە بۆ کۆماری ئیسلامی لە ئەولەویەتدان. وادەیەکی بێبنەما و درۆینی دیکەی بەرپرسانی کۆماری ئیسلامی لەوانە وەزیری تەندروستی ڕژیم کە هەفتەی ڕابردوو ڕایگەیاند ئەوە بووکە لە 2-3 مانگی داهاتوودا ئێران دەبێتە یەکێک لە جەمسەرە گرنگەکانی واکسنی سازی کۆڕۆنا و هەناردەکردنی. جێگری زانستی و تکنیکی ڕۆحانیش باسی لە دروستکردنی واکسنی ناوخۆیی واتە کۆ ئێران بەرەکەت کرد. هەڵبەت بە قەولی ئەو ئێستا هیچ وڵاتێک بە ئامانجی کڕینی ئەو واکسنە سەردانی ئێرانی نەکردووە. ئەم کردەوە نمایشیانە کە بوو بەهۆی دەست لە کارکێشانەوەی مەلکزادە جێگری لێکۆڵینەوە و تەکنۆلۆژی وەزارەتی تەندروستی ڕژیم پێشتر لەلایەن زۆربەی دەرمانسازانی ئێرانەوە بە گاڵتە لە قەڵەم درابوو.
بەراوردی کاربەدەستانی ڕژیم چ لە بوار ئیمکانی دەستڕاگەیشتن بە واکسنی کۆرۆنا و چ لە بوار مەودای زەمانی واکسیناسیۆن ناڕاست و فریوکارانەیە. بەڕێوەبەری کومیتەی ستادی بەرەنگاربوونەوە لەگەڵ کۆرۆنا و جێگری زانستی سەرۆک کۆمار پێشبینی کردووە کە تا ڕەشەمەی ساڵی داهاتوو 60% کۆمەلگا واکسینە دەکرێت. بەڵام بە قەبارەی واکسینەکردنی 4 ملیۆن کەس لە مانگدا ئەو جۆرەی کە خۆیان ڕایانگەیاندووە ئەوەڵەن 120,000 ملیۆن دۆز واکسن پێویستە و دوو هەمەن واکسینەکردنی ئەم ژمارەیە 30 مانگ دەخایەنێ. ڕێژەی واکسنێک کە کۆماری ئیسلامی دەتوانێت لە ڕێگەی مەکانیزمی ڕێکخراوی تەندروستی جیهانی واتە کواکس وەری بگرێ نزیک 4 ملیۆن دۆز واکسنی ئاسترازینیکایە کە ئەگەر لەگەڵ فەرمانی قەدەغەکردنی خامنەئی ڕوبەڕوو نەبێتەوە و هەزینەکەی بدرێ قەرارە لە مانگی ڕەشەمەدا بگاتێ. بەڵام جێگری ڕێکخراوی بەرنامە و بودجەی کۆماری ئیسلامی پێشتر ڕایگەیان بوو کە بۆ کڕین و هەواردەکردنی واکسن لە دەرەوە لە گەڵاڵەی بودجەی ساڵی داهاتوو ڕێزێکی تایبەت تەرخان نەکراوە. کەوابوو ڕژیمی کۆماری ئیسلامی لە بواری ئامادەکردن و دابینکردنی واکسنیش نای هەوێکارێ بکات و بەنیازە هەزینەی کڕینی واکسنیش لە گیرفانی خەڵکی ستەملێکراوە و هەژاری ئێرانەوە بدات. کەوابوو جەماوەری کرێکار و زەحمەتکێشی ئێران بۆ دیفاع لە پاراستنی گیان و سلامەتی خۆیان و بنەماڵەکانیان پێویستە بە ناڕەزایەتی پەیگیر و سەرتاسەری خۆیان ڕژیمی ئیسلامی سەرمایە ناچار بە دابینکردنی واکسنی کارامە و سەریوەخت بکەن. بێگومان کۆماری ئیسلامی پارە و ئیمکاناتی مەملەکەت دەخاتە خزمەت سیاسەتی زەیدەخوازانە و پاراستن و پەرەپێدانی ناوەندەکانی فری و خوڕافە و یارمەتیدان بە ڕەوتە کۆنەپەرستە ئیسلامیەکانی ناوچەکە و پرۆژەی ئەتۆمی نەک پاراستنی گیان و سلامەتی خەڵک.